ڕێکەوتنەکانی بارزانی و باکوژدانی 8,000 بارزانی سڤیل. هەڤاڵکوێستانی لە کتێبیەوە ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت لە تاریک و ڕوونی دوێنێ بەیانیدا سەرباز و جاشێکی زۆر دەوری هەردوو ئۆردوگای بەحرکە و قۆشتەپەیان گرت. لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا منداڵی لێ دەربکەیت نێرینەیان لەو ناوەدا نەهێشت و هەر هەمویان بەرەو شوێنێکی نادیار بردن. ئێستا بێلەژن و منداڵ و پیر و پەککەوتە ئەوەی ناوی نێری نەبێت لەم شوێنەدا نەماوە. ماوەیەک پێشەم ڕووداوە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری هێزەکانی سوپای پاسدارانی ئێران ئۆپەراسۆنێکیان بۆ گرتنی ناوچەکانی حاجی ئۆمەران لە ژێر ناونیشانی نەسری 1 و نەسری 2 دەست پێ کرد. ئەمەش بۆ هۆکاری تووڕەبوونی ڕژێمی بەعس و ئەو بیانوەی کە بۆی دەگەڕا پێشمەرگە دای بەدەستەوە. ئەویش هەرچی بارزانی لە ناو ئەردوگاکەیە هەبوو هەمویانی برد و بێسەر و شوێنی کردن. بۆ چەند هەفتەیەک چارەنووسی ئەو 8,000 بارزانیە سڤیلە نادیار بوو. تاکو مانگێک دواتر سەدام حوسەین لەسەر تیڤی وتی ڕەوانەی جەهەنەممان کردن. ئەو تاوانەی بەرامبەرەوان کرا تەنیا لەبەرەوە بوو کە بارزانی بوون، ئەگەرنا لەگەڵ ماڵی مەلا مستەفای بارزانی هاوڕا و هاودەنگ نەبوون و لایەنگری ئەوانیش نەبوون. جیهان لە بەرامبەرە و کارەساتە گەورەی ئێمەدا خەوت و ئێمەش هەم یەکێتی و هەم پارتی سەری خۆمان بردە ناو قاپێڵکەوە و هیچمان بۆ بەخەبەرهێنانەوەی نەکرد. هەموو ئەوەی ئێمە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانمانەوە کردمانەوە بوو کە ئەو تاوانە قێزەو نەبخەینە سەر پارتی و ماڵی بارزانی و دەمانوێت ئەگەر پارتی لە داگیرکردنی حاجی ئۆمەراندا لەگەڵ سوپای ئێران ڕێک نەکەوتایە ئەوا و بارزانیانە ئێستا زیندوو بوون و بیان و دەست سەدام حوسەین نەدەکەوت تاکو ئەو تاوانە بکات. هەر بۆ زیاتر لێدانی پارتی لە ڕێگەی ڕاگەیاندنەکانمانەوە ئاماژەمان بە هەموو ئەو شەڕانە دەکرد کە لەو ماوەیەدا ئەوان بە هاوکاری ئێران ئەنجامیان دابوون. ئێمە ئەو کارانەمان بە خیانەت لە قەڵەمدا و بە بیریشمانە نەهات ڕەنگە ڕۆژێک خۆشمان بە هەماهەنگی لەگەڵ ئێراندا شەڕدژی ئەم ڕژێمە بکەین و بۆ بەرژەوەندی خۆمان بەکاری بهێنین. هەرچی پارتیش بوو وەک ئەوە بوو هەنگوینی لە کلۆرەداردا دۆزی بێتەوە و هەوڵێدا و کارەساتی کە بەهۆی ئەوانەوە بەسەر بارزانیەکاندا هاتبوو بیکاتە دەستکەوتێکی سیاسی و حیزبی بۆ بنەماڵەی بارزانی. وەک بڵێیت دەمێک بوو چاوەڕێی شتێکی ئاوا بوون تاکو بیکەنە لیستێک و بڵێن لە پێناو کوردایەتی و خەباتی نەتەوایەتیدا ئێمە قوربانیمان داوە. ئێمە و ئەوانیش شانازیمان بە ژمارەی شەهیدەکانمانەوە ئەکرد و با نیشانی زۆری خەباتمانەزانین کاکردومانە. بۆ ئەوەی ژمارەی شەهیدەکانمان زۆر بێت هەر یەکە و ئەوەی پێویست بۆایە دەمان کرد تاکو خۆمان گەورەتر بین. ئەمانە ئەو نیشتیمان پەروەر و شۆڕەشگێڕانن کە بۆ ئازادی نیشتیمان خەبات و تێکۆشانیان کرد. خەباتێک کە بێ لە مەرامە گڵاوەکانی خۆیان بۆ دەستکەوتنی پارە و سامان هیچی تر نەبوو. مەرامێک نەک تاکەکانی ئەم نیشتیمانە بەڵکو هەزاران کەس بدەن بە کوشت و بە زیندوی ڕەوانەی خاکیان بکەن بۆ ئەوەی بگەنە ئاواتەکانی خۆیان. هەرچی نەهامەتی و دەردی سەری ئەم نیشتیمانە پشتگوێ خراوەیە هۆکارەکانی ئەم دوو بنەماڵەیەن کە بوونەتە مۆتەکە بۆ گەلی کورد و لێی نابنەوە.